ئێوارەتان باش مسامان بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ێوارەیە لەگەڵ میوانەکەم باس لە چەند تەوەرێکی جیاواز دەکەم، باس لە بەقاچاقبردننی نەوتەکەم کە هەرچەند هەرێمی کوردستان دەڵێت بەرەمێنانی نەوت کەمی کردووە، یاخود دروستتر بڵێم دەبواە ئەو نەوتەی کە بەرهەم دێ ڕادستی بەغدا بکرێ، بەڵام ئێمە وەکو زووم چەند ڕۆژێکە قافڵێ و تەنکەرە نەوتانە بڵاوەکەینەوە کە بە قاچاق تاوکو ئێستاش دەفرۆشێت لەلایەن هەرێمی کوردستانەوە. هەروەها کۆچکردنی گەنجان بە لێشاو کە ڕوو دەکەنە ئەوروپا تاراوگە یاخود وڵاتانی دیکە بەهۆی نەبوونی کار و دامەزراندن بە سەدان گەنجمان هەیە کە خوێندنیان تاوا کردووە بەڵام ناتوانن دابمەزرێت. هەروەها لە شوێنێکی شاد دەرفەتێکیان بۆ ناڕەخسێ کار بکەن، بە ناچاری ڕوو دەکەنە تاراوگە و بۆی لەوێ ئەگەر تەمەنیان باقی بێ بۆی کارێکیان دەست بکەوێت. هەروەها ئەو کێشانی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە ئایا چارەسەر بوون بەم پێدانی موچەیەک، ئایا ئەمە کێشەکانی چارەسەر کردو یاخود ئێمە لە ئەم مانگەی کە دێت دیسان ڕەنگە بکەینەوە بڵاوکردنەوەی هەواڵی هاتون و نهاتنی موچە، چونکە یەکێک لە داواکاریەکانی بەغداوەیە تاوەکو نەوت ڕادستی سۆمۆ نەکرێت بەغدا بڕیاری داوە کە موچەی مانگی 6 نەنێرێت. بەڕاستی ئەمانە کۆمەڵێک گرفتن کە ڕوبەڕووی ینی موچە خۆران دەبێتەوە، دۆخی موچە خۆران بەگشتی. من بۆ میێوارەیە میوانداری کاک زانا عەبدوڕەحمانم کردووە کە پەرلەمانتاری پێشووە لە وڵاتی بەریتانیا بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم دەبێت. کاک زانا خۆشحاڵم کە جەنابتان میوانی زوو من. ئەگەر پێم بڵێیت بە ینی هەرێمی کوردستان بەڕاستی دایم هەر بۆ خۆی کێشە بۆ موچەخۆران دروستەکە لەوەی کە نەوت تاوگەسەش بە قاچاق ئەفرۆشێ، ڕادستی بەغدای ناکە، لەو لاش داوای موچەی موچەخۆران دەکا، بەغداش بیانۆکەی ئەوەیە کاڵێت تۆ نەوتم ڕادست ناکە، یاخود هەرێم بیان و ئەدا بە دەست بەغدا بۆی کە بەڕاستی سزای موچەخۆرانی هەرێمی کوردستانی پێ بدرێت. خۆتە زانی 3 مانگ بوو، دوای 3 مانگە تازە موچەیەک دابەش کرا. خوێندنەوەی جەنابەت دووەم دۆخە چییە؟ ئایا بەڕاستی ئێمە خەتاکە لە ئێمەیە کە نەوت ڕادست ناکەین، یا خەتاکە بەغدایە کە ئەوێ سزای موچەخۆران بدەن؟ فەرموو. بەڵێ ئێوارە باش کاک سامان، سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرەکانتان، بۆ خەڵکی کوردستان. ڕاستیەکەی ئەم کێشەیە کە ئیتر ماوەی چەند ساڵێکە توانم بڵێم لە پێش شەڕی داعشەوە جۆرێک لە ئاژاوە لەگەڵ بەغداد دروست بووە. خۆتان دەزانن پێشتر پێش شەڕی داعش لە سەردەمی مالکی هەندێک کێشە و گرفت دروست بوو لە مەسەلەی ئابووری سربەخۆوە. ئێمە وەکو چۆنڵی نیمچە دەوڵەتێک لە ناو عراق حکومڕانیمانە کرد و لەو پشکەی کە لە عراقەوە هات بۆ هەرێمی کوردستان، کۆمەڵانی خەڵکی کوردستان سوودیان لێ وەرەگرت، هەم موچە هەبوو، هەم دامەزراندن هەبوو، هەم پرۆژە و بژانەوەی ژێرخان و ئەوانە هەبوو. یعنی تۆ دیقەت بدە لە دوای ئابووری سربەخۆ بۆ ئێستا هیچ پرۆژەیەکی استراتیژی لە هەرێمی کوردستان دروست نەکراوە جگە لەوەی ساڵانە ئیتر هەموو ساڵێک 2 مانگی موچەخۆران بەلای کەمەوە موچیان فەوتاوە و جگە لە لێبڕین و بۆیان هاتووە هەتاکو ئێستاش کە جۆری یاری تر لەگەڵ بەغداد دەستی پێکردووە ئەوەیە کە گوایە بەغداد وەکو پێویست التیزام ناکا بە ڕێکەوتنەکانەوە و هەرێمی کوردستان وا خۆی پیشانەدا کە ئامادەیە بۆ هەموو جۆرە لێک تێگەیشتنیە. بەڵام بەڕاستی لە ئەرزی واقعە ئەم هێزە سیاسیانە بە تایبەتی یەکێتی و پارتی وەک دوو هێزی حکومڕان لە هەرێمی کوردستان ئەیانەوێ یاری بەکات بکەن و بۆ ئەمەش بەڕاستی قوت و ژیانی موچەخۆرانیان کردووەتە بەشێک لە یاریەکە بۆ ئەوەی خەڵک بە ناچاری پشتیوانی مانەوەی ئەم جۆرە سیاسەتەی هەرێمی کوردستان بکات لە بەرامبەر بەغداد. یعنی بە شێوەیەکی گشتی ئێستا خەڵک هەموو زانن کە بەغداد وەکو هەرێمی کوردستان گەندەڵی زۆری تایە، کێشەمەلی زۆر هەیە لە بەغداد و ئەوە نییە کە بەغداد جۆرێک لە حکومڕانی
حەکیم و تەندروستەکە خەڵکانە بردوێ بۆ بەغداد بەڵام ئەوەیە کە لە هەرێمی کوردستان بە جۆرێ گەندەڵی و فەسادی و بەتاڵانبردن گەشتۆتە ئاستێ بێخەمی لە ئاستی هاوڵاتیان گەشتۆتە ئاستێ خەڵک بە ناچاری فشارەکە ئاڵێ بڕۆن لەگەڵ بەغداد ڕێکەون چونکە بابەتە سەرەکیەکانەوەی بەڕاستی خەڵک ئەمانی کردوتە نوێنەر زۆر جار ئەمان گلەی ئەوە لە خەڵکەکەن کە گوایە کۆمەڵانی خەڵکی کوردستان خەڵک ئیرادەی نییە خەڵک خۆڕاگر نییە ڕاستیەکەی خەڵک بۆچی ئەمانەی کردوتە حکومران لە هەرێمی کوردستان یا لە قۆناغی لە قۆناغەکان پشتیوانی کردوون بۆی ئەمان شەڕی مافەکانی خۆی بکەن کە بە بەسیترین مافیان بابەتی موچەیە بەڵام ئەمان کاتێ بارکەکەی خۆیان هەڵناستن بۆیە بەشێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن و خەڵکی کوردستان فشارەکەن کە تەنها چارەسەر و ڕێکەوتن لەگەڵ بەغدادا بۆ ئێستا هەرێمی کوردستان هەندێک کارتی تری جوڵاند لە مەسەلەی هەندێک کارتی ئەمنی ئەوەی کە هێرشی درۆنی کراوەتە سەر کەڵگەنەوتیەکان و مەسەلەی بۆ بەرهێنانی نەوت بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان کەمی کردووە وەڵام لەگەڵەوەش بینین ڕۆژانە بەلانی کەمەوە 1000 تەنکەر نەوت لە بە شێوەی قاچاق لە سنوورەکانەوە برێتە دەرەوەی هەرێمی کوردستان کە یعنی بە نزیکەی ئەوەی کە راپۆرتە نێودەوڵەتیەکان باسێکە نزیکەی 200,000 بەرمیل نەوت ئەچێتە دەرەوە و یعنی مانگانە بە نزیکی 20 بۆ 30 ملیۆن دۆلار نەوت بە قاچاق ئەبرێت کە ئێمە پێمان وایە بڕەکە زۆر لەوە زیاترە بەڵام ئەوەی کە لە ئەلمۆنیتەر و لە هەندێک راپۆرت ڕەنگی داوەتەوە تا ئێساش بەردەوامە یعنی لە دوای ئەوەی کامانەڵێن نەوت کەمی کردووە مەسەلەی بردننی نەوت بە قاچاق بە هیچ جۆرێک کەمی نەکردووە ئەمانە هەموو یەچێتەوە بەغداد بۆ جۆرێک لە کێشە و مەشاکیل بۆ ڕێکەوتن لە بینی هەرێم و بەغداد دروستەکە من ئەوەی کە تێگەیشتبووم بەڕاستی پارتی ویکێتی یا حکوومەتی هەرێم بە دوا کات هاگەڕێن پێیان وایە لە عێراق ئاژاوە دروستە بێ لە مەنتقەکە ئاژاوە دروستە بێ ئەیانەوێ کات بکڕن لەسەر ماندووبوون و لەسەر بێموچەیی و لەسەر ئەو جۆرە لە قورسایی لەسەر خەڵکی هەرێمی کوردستانە کات بکڕن پێیان وایە ئاژاوەیەک دروستە بێ و دەرباز دەبن قۆناغێکی تر بۆ ئەویان دروستە بێ گەل لە عێراق ئاژاوە دروست بێ ئەمان پێیان وایە توانن خۆیان زیاتر بێڵنەوە زیاتر درێژە بدەن بۆم حکومڕانیە غێری ئەمە بەڕاستی هیچ شتێکی تر نییە بەڵام ئەم خوێندنەوانش خوێندنەوەی دروست نین و یعنی پێم وانییە لەو منتقەیە ئاژاوەیەک دروست بێ کە هێڵبیا بە یارمەتی مانەوەی ئەم جۆرە حکومڕانیە بدا لە هەرێمی کوردستان کە بەڕاستی زۆر زۆر بێخەمن لە ئاستی هاوڵاتیان ئێمە زۆر ئەمەمان باس کردووە یعنی ئێستا ئێمە لە قۆناغێکین کەشتی زۆر زۆر خەتەرتر هەیە لە هەرێمی کوردستان بەڵام خەڵکیان سەرقاڵ کردووە وەکوچی مافیەوەکە موچە کاک سامان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دیقەت لەم فترەیە باسیەوەکەن کە گوایە ئاویان بۆ هەولێر دابین کردو یا کارەبای 24 سەعاتی یا شەڕ لەسەر موچە کەمانە مافی زۆر زۆر سەرەتایی هەر میلەتێکە هەر ئینسانێکە ئەمان دوای نزیکەی 40 ساڵ لە حکومڕانی هاتوون ئێمە ئەمانەوەکو دەستکە و سەیرەکەن خەڵک لە کاتێکە ئێمە لەم 40 ساڵە حکومڕانیە توانامرۆیەکەی کە پێگەیشتووە کە گەنجی و وڵاتن کە خوێندەوارەکانی ئەوانن کە زانکۆکانیان تەواو کردو بێیش و بێکار ماونەتەوە یعنی بە ویژدانی چه ئینسانێکی نەتەوە پەروەەر یا کورپەروەەر یا نیشتیمان پەروەەر ڕەوایە گەنجێک لە ڕانێ و قەڵاتزیەوە بڕوا بە قاچاق بچێتە لیبیا کە لیبیا خۆی خەڵکەکەی ڕاکەن بەدەست شەڕی ناوخۆ جیری خواردووە لێو خۆی بدا لە ئاو ئاگەر بۆی وڵاتەکە بەجێ بهێڵێ و ئەمان بێخەم بن و خەڵکەکەش مەشغوڵ کەم بەوەی کە بەسیترین مافی کە موچێ نایدەنێ بۆی ئەمانە بابەتی خەتەرن باشە بۆ لیبیا کاکزانە ینی بۆ لیبیا ینی ئەوێ وێستەیەکە بۆ پەڕینەوە بۆ ئەوروپا بەڵێ هەموو ینی گەنجی کوردوا سەریان لێتێک چووە و فشاری مادی لەسەر خێزانەکانیانە یعنی تۆ دیقەت بدە لە خێزانێکە ئەگەر دایک و باوکەکە یا باوکەکە موچە خۆر بێ ئەوە نزیکەی 15 ساڵە هیچ کەسێک لە کوردستاندا نەمەزراوە مناڵەکان هەمووی گەورە بوون ئەوە هیچ چاویان لە گیرفانی باوکیانەوە باوکیان موچەی نادرێتێ ئیش و کار نییە لە کوردستان ئەمە بۆ تەفشار لەسەر خێزانەکان بۆیە دایک و باوکێک ڕازین مناڵێکیان بنێرنە دەرەوە ئێستا مناڵاتوو بۆ وڵاتە 14 ساڵە 13 ساڵە یعنی ئەمانە یعنی تەمەنەکەیان ئەوەندە مناڵە ئینسان یعنی بەڕاستی تووشی شۆکە بێ کە چۆن خێزانێک چۆن دایک و باوکێک ئەو فشارە ئەوەندە بە قوتە کە ڕازی بۆ مناڵە بنێرێ بۆ لیبیا بۆ تونس نادن بۆ بیلاڕوسیا و بۆ تورکیا و بۆ هەموو وڵاتانەی دەوروبەر بەس بۆی ڕێگەی بدۆستنەوە نەجاتیان بێ ئەم بێخەمیەوە مناڵەکانی ئەوانیش
لە تەمەنی ئەمانەی کە ئەشنەلی بێ بە قاچاغڕۆ مناڵەکانی ئەوانی ژێکی دوو کەناڵی تەلەڤیزۆن و دوو بۆری نەوت و نازانم بە سەدان کۆمپانیایان هەبێ و دوایی ئەمانیش داوا لە خەڵککەن وڵا خەڵگە بێ خۆڕاگر بێ واگەر تۆ داوای موچە بکەی نیشتیمان پەروەرنی جاشی لەبەرەی خیانەتکارانی یعنی ئەم جۆرە تۆمەت و قسە و بەیت و بالۆرەی کە بەڕاستی دروستیان کردووە بۆیە ئەگەر موچەش بێ هێشتا لە 105 برینەکەی چارەسەر نەکردووە کە گەنجێکی زۆر بێ ئیشە ئێستا بۆ ناپرسن بۆچی خەڵک ڕۆژانە لەسەر مەسلەی بە قاچاغبردنی موادی هۆشبەر و ئەوانە لە شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو مەنتیقەی کە جنابیشت خەڵکیێوی ینی هەڵە گوترێ زۆرە ینی بەڕاستی ئێستا خەڵک بۆ ڕووەکاتەمە ئایا ئەمە دەسەیەوێ بەڕاستی گەنجەکان بۆ ئاقارا بەرێ یا ئەو بێکارێک کە تۆ باسێکەی کاک سامان هیچ جۆرە ئیش و کارێک نەماوە یعنی ئەو خەڵکانی کە لە بازاڕە کەسابەتەکەن لەبەرەوەی موچە نایە لەبەرەوەی هیچ پارەیەک لە بازاڕە نییە خەڵکی ئیشکەریش ئەوەی کە بەدایان ساڵ ئەزمموی هەیە لە بازاڕە ناتوانێت پارە پێیاکە بۆ گەنجێکی تازەش کە ئەوێ بچێتە ناوکار بە دڵنیاییەوە لەم بێ پارەیە لەم قەیرانە ناتوانێت پارە پێیاکە ئەمە ژەبێتە چیە بێتە نێچیرێکی ئاسان بۆ ئەوانەی کە لە مەجای بواری قاچاقچێتی ئینسانی ئیشەکەن هەڵیانە خەڵەتێنن بە ناوی خەونی گەورەوە وڵاتدایان بن بۆی بەحسابیەوە یەگەنە شوێنێکی ئارام و پارە پەیاکەن و یارمەتی خێزانیانە دەن ئەبنە نێچیری باندەکانی قاچاقچێتی بە مادەی هۆشبەر پێیان ئەڵێن کە واتوان لەم ڕێگەی و پارەیەکی زۆرتان دەستکەوێ خۆتان و ژیانی کە سوکار و دایک و باوکیشتان ڕزگار کرد ئەبنە نێچیری بەڕاستی دەستگاکانی سیخوڕیان پێیەکەن بەسەر ئەسا ڕێژەی سیخوڕیش لە کوردستان زۆر بووە ئەبنە چۆنەڵی نێچیری دەستگا ئەمنیەکان بۆ ئەوەی کە بیانکەنە میلیشیا و چەکدار و لەگەڵ خۆیان و بیانکەنەوە بە گشت خەڵکە تۆ دیقەت بدەم من بەڕاستی نامەیەکە ماڕاستەی پەرلەمانتارانی بەریتانی و سەفارەتەکان کردبوو لە ماوەی ئەم 15 ساڵە جگە لە دامەزراندنی چەکداری حیزبی کە بەس دامەزراندن بۆیان لە کەرتی خزمەتگوزاری یەک گەنجدان ئەمەزراوە بۆیە هەر پلانێکە کرێ بۆ ڕێگریکردن لە گەنج کە ئێستا لە ئەوروپا بەڕاستی زەختێکی زۆر لەسەر کۆچبەران هەیە ڕۆژانە خۆپشاندان هەیە دژی کۆچبەر لە وڵاتەکان یانەوەی یاساکان تونکەنەوە بەڵام پێم وایە مافی پەنابەریش لەوێ زۆر قورسترە ئێستا کاک زانە نا بە دڵنیاییەوە ئەمە چارەسەر نییە تۆ ئەم سەروەتە مرۆیی کە لە ناو خۆ هەیە ینی هیچ شوێنێک بەقەر نیشتیمان و کەی خۆت شیرین نییە ینی ئەو سەروەتە مرۆیی کە لەوێ لە باتی ئەم جۆرە حکومڕانە بێ سوودیان لێ وەرگێ بنیاتی وڵاتەکەی پێ بنێ بەڵام ڕاویانەنێ لە بۆچی لەبەر خاتی مناڵەکانی خۆیان لەبەرەوەی مناڵەکانی ئەوان پێویستیان بە بیرە نەوتە پێویستیان لە ژیاتی دوو کەناڵی تەلەڤیزۆن پێویستیان بە 20 کەناڵی تەلەڤیزۆنە بۆی ڕۆژانە پیشانیان بدەن و گەورەیان کەن بەسەر خەڵکەوە پێویستیان بە هەزاران و بە سەدان کۆمپانی و مۆڵ و دوکان و ئەوانە هەیە چونکە ئەوان بە جۆرێک بەڕاستی مناڵەکانیەوە بەرهێناوە خۆر لی نەداون ئەمانە بە ملیار دۆلاریان پێیە بیر لە مناڵی خەڵکی تریش ناکەنەوە ڕاستی ئەوەی کە مای نیگەرانیە یعنی لە دۆخی ئاوایە خەڵک چۆن پشتیوانی لەم جۆرە حکومڕانی و لەم جۆرە حیزبانە کا لە کاتێکە ئامادەیە مناڵەکەی خۆی بنێرێ بۆ دوورترین شوێنی ئەم دنیاە لە بەرخاتری مناڵەکانی ئەوان کە دەسەڵ ناگرن یا ینی من زۆر جاڵێم ئەم میلەتەی ئێمە بە شێوەیەکی گشتی ئەمانەی قبول کردبوو قبولی کردبوون کە بەشێک لە دزیش کەن ژیانی خۆیان بەرم بەڕێەوە بەڵام ئەبان بەڕاستی ئەوەشیان قبول نەکردووە ئێستا ئەوان داوا لە بەغداکەن ئەمان لەگە میلەتەکەی خۆیان ڕێک ناکەون میلەتەکە ڕازیە نیوەی ئەو سەرۆت و سامانەی کە لە کوردستان ئێمانە بیدزن بۆ مناڵەکانیان بەڵام ئەوان ڕازی نابن ئەڵێن هەموو سەروەتەکەمانەوێ قوتی ئێوەمانەوێ یعنی ئێستا دیقەت بدە زۆربەی سێکتەرە گشتیەکان لە خەستەخانە لە خوێندن لە زانکۆ لە نەخۆشخانە لە دایرەی نازانم مرور لە پۆلیس هەمیان کردووەتە کەرتی تایبەت و پارەکانی بۆ خۆیانە بن بەبێ بیرکەنەوانێ ئەخر ئەم گەلە تاکوێ ئەم شتە قبوڵەکە یا ئەم جۆرە زەختە مادیەی کە ئەمان لەسەر خەڵک دروستیان کردووە خەڵک تاکوێ بەرگەیەگرێ بەڕاستی بۆیە ینی تەنها چارەسەر لەم دۆخە ئەو ریفۆرمە ینی مەسەلەکە موچە بابەتێکە کە مافی خەڵکە ڕاستی کاک زانا ریفۆرمەکە بەکێیەکرێ یعنی بەڕاستی ئێسا ڕەنگە جەنابیشت ئاگاداربی یعنی ئەوە تاڵێ بۆ نمونە حەیا لە سەڵات پارتیۆکێتی ئەم ناتوانم ریفۆرمەکەن چەند ساڵە ئەمە نەمەڵی کاری سیاسی و حکومڕانیانە یخۆ تۆ چەندین حیزبی بەناو ئۆپۆسیۆن و دەروی پارتیۆکێتی تێ ئەمانیش بێدەنگن ئەمانیش ناتوانن هیچ جوڵەیەکی سیاسی جەماوەری بکەن بۆی کە ئەم گۆڕانکاری دروستکەن
ڕاستیەکەی تەنها هەر چارەسەر ئەوەیە کە خەڵک فشاری زیاتر کا لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن. ئێمە هەمومان حقیقەتێک گەزانین بەڕاستی بۆ پارە زۆرەی کە دەستی یەکێتی و پارتی و ئەم حکوومەتە کەوتووە یاریەکەن لە ناو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئەم پارێ بەکارهێنن بۆ دروستکردنی یا بەهێزکردنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان. بەڵام ئێستا دەتوانم بڵێم لە ناو هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆن خەڵکی دڵسۆزماوە، خەڵکێکەیە کە چۆنەڵی جۆرێک لە جۆرەکان تەسلیمی ئەو جۆرە ئیرادەی ئەم دەسەڵاتە نەبووە و تەسلیمی ئەو جۆرە مامەڵە بازرگانیە نەبووە. بۆیە بەڕاستی نابێ بێ هیوابی نەبێ هەر لە ناوم خەڵکانە بۆ ئایندە گڵوژێرێک دروست بێ کە ڕوبەڕووی ئەم جۆرە لە سیاستکردنە ببێتەوە و بەڕاستیە بێ بە نەفەس درێژی لەگەڵی بڕۆین و کۆڵ نەدەی و بەدڵنیاییەوە لەسەر ئاستی گشتی لەسەر ئاستی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەتوانم بڵێم کەمترین خەڵک سەپۆرتی ئەم جۆرە لە دەسەڵات و حکومڕانیەکە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئەرکی هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئێستا قورسترە ئەبێت جددیتر بن. بەداخەوە زۆر جارێ ما بینین هێزەکانی ئۆپۆزیسیۆن بەر یەکتریەکەون کە یەکێتی و پارتی خواستیانە وهانی ژەدەن و پارێکی زۆریشان بۆ تەرخان کردووە کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن بچنە سەنگەری یەکتری و زۆر جار هەندێک لەم کارکتەرانە کە بەشێکن لەو سیستەمی حکومڕانی و ئێستا لە ناو هێزەکانی ئۆپۆزیسیۆنن هانی بەڵە جۆرە یاریەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی هێشتا خەڵکی دڵسۆز ماوە، هێشتا ئەو خەباتە کاریگەری هەیە و لە دەریشەوە ڕاستی ئیشکردن لەگەڵ نوێنەری وڵاتان ئاگادارکردنیان لەو دۆخەی کە هەیە بەڕاستی دۆخێکە کە لە بەرژەوەندی ئەوانیش نییە. ینی ئێستا تۆ دیقەت لە کاک سامان 10 ساڵ پێش ئێستا خەڵکی کوردستان بە جۆرێک سەیری هێزە نێودەوڵەتی و هێزە ئەوروپیەکان یەکرد وەکو ڕزگارکار، وەکو بەشێک لە پشتیوانی هەرێمی کوردستان، وەکو بەشێک لە پاڵپشتی لە ڕوخاندنی سەدام ئەمانە سەیرەکردن. بەڵام ئایا ئێستا لە شەقامی کوردی خەڵگاوە سەیرم هێزاناکە نەخێر بە دڵنیاییەوە خەڵک ئێستا وەکو شەریکی یەکێتی و پارتی و شەریکی دزی و بەتاڵان بردنی نەوت. یان ئێمە دۆخێکە کە پێشتر لە ئەفغانستان زانە هەر بۆ سەرباری قسەکانی تۆڵام لەیەک پرسیارمێ خەڵکە بەڕاستی ئەو قسە جواب بوو خەڵک ئەبێت چاوەڕێی گۆڕانکاریە ئیقلیمیەکان کە یا پشتگیری نێودەوڵەتی ئیقلیمی کا بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان یان نەخێرەوە خودی خۆمانین دەبێت لە ناو خۆمانە ڕابەرایەتیەک دروستکەین و گۆڕانکاری تا دروستکەین. وەڵا بەدڵنیاییەوە هەتا لە ناو خۆ جددیتر بین بۆ ریفۆرم و بۆ گۆڕانکاری لەم جۆرە بەڕێوەبردنە ڕاستی ئەمە ڕێگە دروستۆکەیە. یینە بە شێوەیەکی گشتی هێزی ناوچەی و نێودەوڵەتی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک مامەڵە لەگەڵ ئەمری واقعکەن بەدوای بەرژەوەندیشەوە کارکتەرەکانیان لە بەڵێ بەشێک لەمانش کارکتەرەکانیان ئینسانن تێوەگراون، بەشێک لە شەراکەت، بەشێک لە زۆر جا دەوڵەتەکانیان بە هەڵایە بن، بەشێکن لەو شەراکەتی کە لە هەرێمی کوردستان هەیە. بەڵام هەر ئەوەیە خەڵک بەڕاستی جۆرێک لە ئاگادارکردنەوە لە فشاری لەسەر نوێنەرایەتیانە دروستکار لە ڕێگەی خەباتی دیبلۆماسی، لە ڕێگەی ناردنی نامە بۆ نوێنەرایەتی وڵاتانە، بۆ پەرلەمانتاری وڵاتەکان، ئاگادارکردنەوەی کە ڕاستی پشتیوانیکردن لەو جۆرە حکومڕانی هەرێمی کوردستان زیانی گەورە ئاگەیەنێ بە پێگەی ئەم هێزە نێودەوڵەتیانە لەو ناوچەیە. وەکو باسم کرد ئێستا بەڕاستی خەڵک بە جوانی ئەوان نابینێ. ئەمە بە ڕسمی ئەمانەمان بۆ ڕوونکردو نەتەوانێکە دۆخەکە خەریکە لە هەرێمی کوردستان وەک ئەفغانستانی لێدێ خەڵک گەچێتە بەرەی دژی ئەم هێزە نێودەوڵەتیانەوە کە ئەوەش بەڕاستی شتێکی خراپە بۆ هێزە نێودەوڵەتیەکان بە ئەرکی ڕاستەقینەی خۆیان هەڵناستن، گوێ لە خەڵک ناگرن، گوێ لە شەقامی لە ڕای گشتی ناگرن. بۆچی هەمیشە کاتێک ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە گەوێتە تەنگەژێوە لە ڕێگەی میدیاکانیەوە دیدار لەگەڵ سەفیر و لەگەڵ نوێنەری وڵاتان پیشانەدا. ینی ئەمان ئەم جۆرە لە پشتیوانی نێودەوڵەتیە بە هەڵە بەکارهێنن لە دژی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆی خەڵکی پێفترسێنن گوایە ئێمە ئەمریکا و ئەوروپا و نازانم وڵاتانی ناوچەکە پشتیوانیمانەکەن کە بەڕاستی ئەمە جۆرە حقیقەتێکی تیانە. بەڵام پێویستی بە جددیبوونی خەڵکە. من نزانم ئێستا لە شەقامی کوردی خەڵک زۆر قسە لەسەواکرێ باوەڕ بۆ ئۆپۆزیسیۆن نەماوە، هێزی زۆر تاقی کراوەتەوە، قسە لەسەرەواکرێ کە گۆڕانکاری تا ڕادێ قورس بووە، ئەمانە هێزێکی زۆریان هەیە. بەڵام ڕاستی جددیبوونی خەڵک واکە کە بەشێک لەو خەڵکانەی کە ناوم هێزانن کە بە ناچاری بوونەتە چەکدار و موچەخۆری ئەوان بڕاوکە بە هیچ جۆرێک بەرگری لەمانەوەی ئەمانە ناکەن. بۆیە قۆناغ بە قۆناغ بێ فشارەکان زیاتر بکرێ. یعنی فشارەکە هەر بە مەسەلەی هاتنی موچە کۆتایی نییە، چکە ئێمە وەکو باسم کرد
برینی قوڵتر هەیە ینی کێشەکە هەر لە ئاو و کارەبا و موچەیان نییە بەڵام ئەگەر قسەکەش لەسەر موچە بێ کاکزانە ئێساش فەرمانبەر دڵی لە مشتی هاتی ئایا موچەی مانگی 6 و 7 وەرەگرێکەوە خەریکە مانگەکانی ڕوا خۆ ئەمە بەڕاستی حەقێکی خۆشێتی کە لە بەرامبەر مافە لە بەرامبەر ئەرکا وەریەگرێ. کاکسامان ئەمە یاریە کە حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردووە بۆی خەڵک داوای مافەکانی تری نەکە بۆی کەسێک کە مامۆستایە مناڵەکەی بۆتە 20 ساڵ زانکۆی تەواو کردەوە بۆتە 25 ساڵ لە ماڵ مافەکەی نەکە نەڵێ مناڵەکەم بۆ دان ئامەزرێت بێن بەوە مەژغولی کەنجارێ شەڕی موچەکەی خۆی کا بۆی لانی کەم خۆی بژێنێ و مناڵەکانی دەرباسکە ئەگینا بە شێوەیەکی گشتی ئێستا بۆیە شەڕی هەمومان لەسەر ئەوە بێکە نەوەیەک پێگەیشتووە ئەم نەوەیە کە سەرۆتی ڕاستەقینەی وڵاتەکەیە تۆ دەستت لێبەرداوە تەنا دەستە گرتۆ بە مناڵەکانی خۆت و مناڵی بنەماڵەکەتەوە وازە لە مناڵی و میلەتە و خەڵکە هێناوە یاوتەتە دەست قەدەر بۆ کوێ ئەڕوا بڕوە گوێی نادەیتێ و دوایی ژدەی لەم وڵاتانە باسیەوەکەی کە ئەمانە لە خۆشگوزەرانی هەڵاتون باری ئەمنی تەواوە کرد لێرەش بەڕاستی کێشە بۆ هاوڵاتیان و بۆم گەنجانە دروستەکەن لە کاتێکە ئێستا بەراورد بە 10 ساڵ پێش ئێستا بەڕاستی ئازادی لە هەرێمی کوردستان زۆر پاشەکشەی کردووە بژانەوە زۆر پاشەکشەی کردووە مەسلەی ئازادی ڕادەڕڕین زۆر پاشەکشەی کردووە هەموو شتەکان ڕاستی لە هەرێمی کوردستان بەراورد بە 10 ساڵ پێش ئێستا بە شێوەیەکی زۆر خێرا پاشەکشەی کردووە و خەڵک جاهل لە سەو پاشەکشەیە کاکزانە قسەکەت بیر نەچێ کاری پەرلەمانیش هەستەکەی پاشەکشەی کردووە یان ئێستا وای لاتووە لایەنەکان شەڵێ بڕوامان بە خەباتی پەرلەمانی نەماوە تا پەرلەمان نزیکە بێتەوە لە ساڵێک تاوەکو ئێستا بۆ نمونە دانیشتنیەکی ئەنجام نەداوە تەنها سوێن خواردنێکی کردو بۆ پەرلەمانتارەکانی و تەواو یعنی بۆ پێی کە من بۆیە پرسیارم جەنابەت 4 ساڵ پەرلەمانتاری هەرێمی کوردستان بووی خۆی کاک سامان هەر یەکێک لەو کێشانەی کە ڕاستی ڕوبڕووی هێزەکانی ئۆپۆسیۆن بۆتەوە بێدەنگبوونیانە لە ئاستی کارانەبوونی پەرلەمان ینی تۆ ساڵێکە هەڵبژاردن کراوە پەرلەمانە وایە دامەزرێ بەڵام فشارێکی کەمیانی بەشێک لە گلەی و گازندەی خەڵک لەوەیە کە فشاری جددینە بۆ لەلایەن هێزەکانی ئۆپۆسیۆنەوە بۆ دامەزاندنی پەرلەمان و پێکێنانی حکوومەت و زۆر جار حکومڕانانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی و یەکەتی گلەیەوەکەن کە گوایە بەغا ئێوێ هەرێمەکە لە ناوبەرێ و قەوارەکە نێڵێ لە کاتێکا یەکەتی و پارتی خۆیانەوە مەترسیان دروست کردووە ساڵێک هەڵبژاردن کراوە ئامادەنی پەرلەمان و حکوومەتێکی نوێ پێک بهێنن کە ئەوە مەمەرجی سەرەکیە بۆ مانەوەی ئەو جۆرە لە حکومڕانی ینی تۆ منطقیتیانە ساڵێکە ئەم جۆرە حکوومەتی هەرێمی کوردستانە بەبێ پەرلەمان و بەبێ حکوومەت بە کاتی بەڕێوە ئابڕێ لە کاتێک کامە بخۆی کێشەیەکی گەورەیە بۆیە بۆ جددیبوونی ئەم بابەتانە بەڕاستی حەقە هێزەکانی ئۆپۆسیۆن فشاری زیاترکەن لەوەی کە پەرلەمانە بێ کارا بکرێەوە لە ڕێگەی پەرلەمانە و فشاری زیاتر لەسەر حکوومەتە دروست کرێ بەدڵنیاییەوە لە ڕابردوو پەرلەمان قووەتێکی هەبوو بەڵام ئەتوانم بڵێن لەو خولەی ئێمەوە پارتی بە زۆری ئیشی لەسەرەوە کردکە هەیمەنەی پەرلەمان بشکێنێ لە بەرامبەر حکوومەت و خەڵکیش بەو چاوەسەی پەرلەمانتار و مۆسەی پەرلەمانکەن بۆی کاریگەری و ڕۆڵی نەهێنێ هەروکۆی ئێستا بۆ میدیا بۆ زۆربەی سێکتەرەکانی تر ئەم جۆرە ئیشاکەن ئێساتون مناڵێکی خۆیان سێچوار کەناڵیان بۆ دروست کردو بۆچی بۆی خەڵک میدیای لا بێ بەهابێ ینی ئەوەندە تەلەڤیزیۆن و کەناڵی میدیایان دروست کردووە خەڵک ئەوانە نەکاتە سەرچاوی زانیاری باوەڕی بە میدیاژ نەمێنێ ئەمانە ڕاستی بە بەردامە کراون ینی شتێک نییە لە خۆیەوە دروست بوو بێ لە کوردستان هەموو بابەتانی کە تۆی بینی خەڵکی پێوە سەرقاڵە کرێ لە هەرێمی کوردستان هەمووی بە مۆسەی گەورە لە پشتیەوە هەیە بە بەردامەیە بۆی خەڵک بەڕاستی مەشغوڵی ئەم بابەتانە بێ و بابەتی سەرەکی بیر بچێتەوە بۆی مۆسەی پەرلەمان مۆسەیەکی گرنگە ئەگەر هێزەکانی ئۆپۆسیۆن فشاری زیاترکەن و بەتایبەتی ئێستا ئەمان کاتێک کارتی نێودەوڵەتی بەکارێن یەکێتی و پارتی حەقە هێزەکانی ئۆپۆسیۆنیش ئەمانە باسکەن بۆ نوێنەری وڵاتان کەوتاوە یەکێتی و پارتیەکە نایاڵێ حکوومەت یا پەرلەمان لە هەرێمی کوردستان ماوەی ساڵێکە پەکی کەوتووە دروست بێ چونکە ئەمان ڕاستی هەر شتێک کە خۆیان نەیانەوێ یابزان مەترسیە لەسەر خۆیان ڕەتێکەنەوە بیانی بۆ دۆزنەوە و نایاڵن بەردەوام بێ و هەر شتێکیش کە خۆیان بیانەوێ زۆر باسانی شەرعی تێدەنێ و بەردەوامی پێدەن هەروەکەوەی کە ئێستا حکوومەتێکی کاربڕێکە دەستی کردو بە ئیشکردن لە کاتێکا تۆ پەرلەمانێک تەیە کە حەقە کۆ بێتەوە لە ڕێگەی و پەرلەمانەوە حکوومەتێکی نوێ تەشکیل بێ کاک زانە بۆچی ینی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن
خەڵک ئومێدێکی لا دروست بوو بەرامبەر بە یەکێتی کە پێی وا بوو ئیدی ئەم یەکێتیە نوێیە بەرامبەر بە پارتیەوە سێ دژ بە هەنێک بڕیاری ئەوە کە لە بەرژۆندی خەڵک نییە لە مۆزوعی هەژماری من لە مۆزوعی باڵانسی هێز بەڵام دواتر ئێستا دەبینین یەکێتیش بە هەمان ئاوازی پارتیە خوێنێ ینی پشتی کردە خەڵک بۆچی ینی ئەمە بۆچی ڕووە وڵا بەدڵنیاییەوە لە ناو یەکێتی ڕوویایەکی ڕوون نەماوە یەکێتی وەکو حیزب ڕێخستن و وەکو پێک هاتەی حیزبی ڕاستی وان نەماوە خۆتەزانی ئێستا ناو یەکێتی خێزانێک بڕیارە دەن لەسەرەوەی کە ئاڕاستی سیاستکردن بەرەو شوێ بێ ئەوەی سەرکردایەتی و مەکتەب و ئۆرگانەکانی تر ڕۆڵیانەبێ یا دیار بن بەشێک لەمانە بەڕاستی ون بوون ئەوان ڕوئایەکیان نییە و تەنها پێویستیان بەوەیە پێیان وایە گە لە هەڵبژاردن لە قۆناغی دنیانێنا وەکو وتم ئەیانوێ قۆناغی پێ دەرباز بکەن و وەکو بینیتان ئەمان لە هەڵبژاردن زۆر بە توندی هاتن و دوایی زۆر بە خێرایی پاشەکشایان کرد ئەمان تێگەیشتون کە هەتا هێزیانە بێت چکە ڕۆژانە هێزی زیاتر دروستەکەن پێیان وایە هێز چۆنڵێ هاوسەنگی هەموو شتەکان ڕاگرێ هەتا هێزیان پێبێ ئەمێنەوە و ناتوانێن کەس ناتوانێت فشاری گەورەیان لەسەر دروستکە کە بێ وایە ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە و لە ئایندەش ئەیبینی هەم یەکێتی ئەم پارتی باجی ئەو جۆرە لە بیرکردنەوە و لە سیاستکردنە دەن کە قۆناغێک دێتە پێشەوە یەکێتی هەندێک نووزەی تاما بوو بەرامبەر بەوەی کە نەچێتە پاڵ پارتی بەرامبەر بەغداد بەڵام پارتی فێڵێکی لێ کرد ئەو کاتەی باڤڵ تاالبانیان نرد بۆ بەغداد ڕاستی بۆ ئەوە بوو کە ئەنزانی بەغداد بە قسەی ناکا و کاتەی کێتی زۆرێک لە تووڕەبوون ناچار کەم چێتە ئەو بەرەی کە پارتی بە ناوی کوردایەتی فەیک بەرامبەر بەغداد دروستی کردووە بەراچاری بچنەوە ئەوێ بۆیە من پێم وانە لە سیاستکردن ئێستا هیچ جیاوازیەکە بێ لە نێوانی یەکێتی و پارتی بۆ خۆ میدیاکانی یەکێتی ئەوەی بڵاویان کردوتیانەوەی کە ئەو کێشەی کە 14 ساڵە دروست بۆ پاڤڵ تاالبانی بە ماوەی 2 کاتژمێر چارەسەری کردووە وڵا کاک سامان ئەو کێشەیە ئێستا شارەسەر نەکراوە ئەو کێشەیە تۆ 2-3 مانگ موچەیەک هاتووە کە ئەگەر ئەمانەی هەرێمی کوردستان یەک تۆز ویژدان یەک تۆز نیشتیمان پەروەریان تیا بووە هەر لەو دزی و ڕاوڕوتەیان کرد خۆ بە پارەی 3 مانگ هەرەوەی کە مناڵەکانیان و خۆیان مەسرەفەکەنیانتوانی موچەی مانگێک بدەن بەڵام کاقوبا دەڵێ نەداهاتی ناوخۆ و داهاتی نەوت بەشی موچە ناکەوە کاوەی لە بەردەستێسا مەگە بەشی بەڕاستی بە دڵنیاییەوە ئێستا بەشی خۆشیان ناکا لەبەرەوەی ینی پێتەڵێم ئەمان جۆرێک لە ستایلی ژیانیان بۆ خۆیان و خێزان و دەوروبەرەکەیان دروست کردووە هەموو پارەی و وڵاتە بەشیان ناکات تۆ ڕاستی بتەوێ ڤێلات هەبێ لە دووبەی و لە سوئیسرا و لە ئەڵمانیا و لە بریتانیا و لە فڵان و لە فیسار و ئەمانە هەمووی مەسرەفیەوێ و نەوتە هەبێ و 5-6 قەناتی تەلەڤیزۆنە هەبێ بەدڵنیاییەوە پارە چۆن بەشەکە یعنی ئەم جۆرە حکومڕانیە هیچ مافیەکانیش حکومڕانی واناکەن لە دنیاە ئەو هەموو شتیان هەبێ و پارەیان بڵاو کرد بێتەوە بە دنیاەوە و خەڵکیان لەو دەوری خۆیان دروست کرد بێ و تۆ هەموو مانگێک 5-6 هزار چەکدار بۆ خۆت دامەزرێنی لە ترسی ئەوەی کە ترسن لەسەرە و نەوەک ئینقلاب بەسەر بکرێت نەوەک خەڵک ڕوبەڕوو بێتەوە نەوەک خۆپشاندانی گەورە بکرێت ئەم پارانە زیاتر لەم سێکتەرانە سەرفەکرێنی هیچی بۆ سێکتەری خزمەتگوزاری نیە هیچی بۆ حیزبەکەش نییە بەڕاستی ئێستا یەکێتی و پارتی پارە ناخەنە ناو حیزبەکەش این کادری حیزبیشیان برسی کردووە قسەکە لەسەر ئەوەیە بەڕاستی ئێستا کێشەکە لەگەڵ بەغداد چارەسەر نەکراوە بەغداد وەکو جۆرێک لە نێتپاکی مانگێک موچەی نردووە کە دڵنیان این مانگی ئایندە بنێرێت چکە بەغا هەموو یاریانە ئەزانێ بەغا زانێنەوت بە قاچاق ئەبرێ بەغا زانێن لە کەڵگەنەوتەکان نەوت کەمی نەکردووە بەغا زانێ ئەمانە زودینی یاری بەکاتەکەن چاوەڕێن کە لە منتقەکە شتێ ڕوو بدا و بەغاش بە خۆتەزانی هێزەکانی بەغداش فشاری زۆری دەنگدەر و ئەوانەیان لەسەرە خەڵک ناوێرێ بچێتە ژێرباری پارە ناردن بۆ هەرێم چکە لە هەڵبژاردننی عراق زیانی گەورەیان بەرەکەوی هێزانە بۆیە شتێکی دڵنیاکەر نییە خۆ ئەمەی کەوتراوە تەنها موچەی مانگێک هاتووە بە هیچ کەسێک ناتوانێت دڵنیاییەوە بدا موچەی مانگیایی دەبێ و هیچ جۆرە ڕێکەوتن و لێک تێگەیشتنێکیش بە کۆنکرێتی نەکراوە تەنها قسەیەکە ئەتوانم بڵێن بەغداد وەکو جۆرێک لە سۆز و بەزەیی ئەم پارەی نردووە و هیچ شەڕەتی بە بەڕاستی داواکاری نە ئەمریکاوە هەیە نەهێزە کوردیەکانەوە هەیە بەڵامی تۆ 3 مانگە بەڕاستی خەڵک برسیە و جۆرێک لە نێتپاکیش بەغداد دەوێ پیشانی بدا کە ئەم جۆرێک لە نێتپاکی هەیە بەڵام هێشتا هەر هەرێمی کوردستان پابەت نابێت بەڵام ویستمەوە بڵێم کاک زانانی هەموو تاوانەکە کراوەتە بە سەر بەغدا کە خەڵکی هەرێمی کوردستان برسی دەکات تەنانەت دەشوبهێنرا بە غەزە ئەوەی کە ئێستا لە غەزە گوزەرێ
ئایا بەڕاستی هەموو خەتاکە خەتای بەغدایە یا خەتای هەرێمی شیتیایە؟ زانی کاک سامان خۆ ئەم کێشەیە ئێستا نییە. خۆ پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان نەوتیشی فرۆشتووە گومرگیشی هەبووە هەر نەیتوانیەوە موچە بدا هەر نیوە موچەی داوە ئەو کاتە نەوتەکەشی تەسلیمی بەغداد نەکردووە. ئێستا بیانۆکەیانەوەیە گوایە بەغداد زەقتمان لێکا و نایڵێ نەوت بڕابوویە موچە نادرێ خۆ پێشتر نەوتی ژەڕۆی گومرگ و پارە لە ئێستا زیاتر بوو هەر موچیان پێ نادرا. بۆیە بەڕاستی کە خەڵک گەڵێن خەتای ئەمە دوو بابەتە. یەکەمیان هەرێمی کوردستان و پارتی ویکێتی ڕازگۆنی لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵک ژیان و گوزەران و مناڵەکانی ئەم قیادە سیاسیانە بینێ ئەزانێ چۆن نەژین و عقدی نەوت و شەراکەتەکانیانە بینێ بۆیە خەڵک بەڕاستی باوەڕ بە سەرانی یەکێتی و پارتی ناکە. ئەمە یەکەم. دووەم خەڵکی کوردستان پێی وایە یەکێتی و پارتی وەکو ئەوەی کە وەکو دوو هێز کە زۆرترین خەڵکیان لەگەڵە لە هەرێمی کوردستان و خۆیان کردوتە نوێنەری کوردستان لە بەغداد ئەرکی ئەوانە شەڕی قوتی خەڵکی کوردستان بکەن نەک خەڵک خۆی بێ بەڕاستی شەڕی قوتەکەی بکە. ئەگەر وایە ئەمانە بۆچی حکومڕانی هەرێمی کوردستانن با شۆڵیکەن بۆ خەڵکی تر بۆ ئێوە خەڵکە بچێ شەڕی قوتی خەڵکی کوردستان کا بۆ ئەمان حکوومەت وەم هەموو دامەزرا و دەستگا و تەلەڤیزۆنیان دروست کردووە کاتێ دێتە سەرەوەی خەڵک پێیان ئەڵێن بڕۆ مافەکەمان بۆ وەرگن لە بەغداد بە خەڵک گەڵێن خۆتان فشار بکەن. یعنی ئەی خەڵک بۆچی ئەوەی کردوتە نوێنەر بۆچی ئێوە بۆچی بە زۆر خۆتان کردوتە نوێنەری خەڵکی کوردستان لە کاتێکە ئەرکەکەتان پێ بەڕێوە ناچێت. بۆیە ئەوەی ئێستا خەڵک سەرەی تەنکەرە بینێ لە باشماخ و لە ئیبراهیم خەلیل و لە پەروێزخان و لە حاجی ئۆمەران چۆن نتوانین باوەڕکا بەوەی کە هەرێمی کوردستان ڕاستەکە کە داهاتی کەمە. ئەی تۆ چۆن نتوانی باوەڕکەی؟ اینجا خەڵک بەڕاستی فەرمانبەری هەرێمی کوردستانە خەڵک فەرمانبەری بەغداد نییە تا داوای پارە لە بەغداد بکە. خەڵک ئیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە سەری مانگ لە بەرامبەر ئەو ئیشەی کەیکا پارەکەی بداتێ. ئیتر ئەمان خۆیان لەگەڵ بەغداد چۆن ڕێگەکەون یای نابن ئەوە بەڕاستی گرفتی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە. خەڵکی کوردستان کێشەکەی ئەوەیە کە لەسەری مانگە ئەو کاتێک کە موچە دێ ئەم موچە وەرگێ و پرۆژە بڕواوە هەموو شتانی کە پێویستە بەڵامی بە هەموو شتانەمان بیر چۆتەوە. یعنی ئەوە نزیکەی 15 ساڵە پرۆژێکی خزمەت گوزاری ستاکراوە جگە لە دروستکردنی شوقە و ئەوانە کە هێوانێ بەڕاستیی پرۆژە نینەوە تاڵانکردنی زەوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و ئەدرێەوە بەرهێن و ئەویش بە پارەکەی بە چوارقات و دەقاتی فرۆشێتەوە بە خەڵک. ڕاستی ئەمانە پرۆژە نین کە زۆر جارەوان وەکو شارازی باسیەکەن ئا لەگەڵ هەندێک شار هەندێک پر دروست کرابێ ویشەر بە پارەی خاوەنی ئەم پرۆژانە کە دوجارە ویشەر پارەی و زەویەیە کە خەڵکی شارەکانە کە بە تاڵان و بە هەرزان دراوە بەم ساحەبی پرۆژە. باشە ئەم پارە بۆ کوێچێ لە سلێمانی ئەم پارە بۆ کوێچێ لە داهاتی نەوت و نانەوتیە؟ ڕاستی ئەو پرسیارێکە هەمومان بەدوایەوەی یعنی ئەم پارەیە چی لێکەن وە لە کوێیان ڕایەگرن. یعنی ڕاستیەکەی خۆی هەموو جۆرە مامەڵەیە یعنی لە دنیا ئەوانەی کە دزیژەکەن لیمیتێکەکە یعنی لە شوێنێکە ڕایەگرن یعنی ئەم پارەیە چی لێدێ ئەوش پرسیارە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەشێکی زۆری ئەم پارەیە ئەچێتە دەرەوە کرێتە پرۆژە و لە بانکەکانی دەرەوە پارەست پێکەنەوە بەشەکەی تری چی لێدێ بەڕاستی کەس نازانێ و خەڵک ڕاستی ئەوەی کە بۆی مای نیگەرانیان ئێمانە لەکوێ ئەم شتە ڕاگرێت. بەڵام گرفتەکە ئەوەیە ڕۆژ بە ڕۆژەمانە مناڵەکانیان گەورە بێکاکە وەکو قەزافی و وەکو حوسنی مبارەک و وەکو سەدام وەکو فڵان و فیسار ئیتر مناڵەکانیشان هەر یەکەو بخۆیان ئیمپراتۆریان دروست کردووە. خۆ ئێستا بەشێک لەم شەڕی کە لە هەرێمی کوردستانیە لە ناو پارتی و لە ناوی کێتنە هێزەکان شەڕی مناڵەکانە لەگەڵ یەکتری لەسەر پارەی زۆر یعنی هەر یەکەو جۆرێک لە ئیمپراتۆریەتی میدیایی و بە بازرگانی و نەوتیان بۆ خۆیان دروست کردووە. ئەمە تەواو نابێ بەڕاستی. یعنی چۆن باو باپیر و باوکی ئێمە بوونە قوربانی ئەم جۆرە لە سیاستکردنیانی مناڵەکانی بوونەتە قوربانی ململانەی شەڕی ئەمانە کار یەکەو ئیمپراتۆریەتێکی میدیایی و نەوتی بۆ خۆی دروست کردووە وەکو تیمی فوتبۆل بەڕاستی خەڵکیان دابش کردووە بەسەر خۆیان ئەگەر دیقەت برێ ئێستا من زۆر جا بەڕاستی بە کەناڵەکانی واڵم کەناڵی ڕژێم یعنی لەناو خۆیانی شەڕیانە بێ لەسەر ئەو داهات و پارەی کە هەیەە زۆر جا لەسەر هەواڵوانە شەڕیانە بێ لەگەڵ یەکتری. بۆچی؟ لەبەرەوەی بەرژەوەندیەکە ئەوەندە گەورەیە بۆ ئەمانە یعنی هیچیان ئامادە نین دەستبەرداری بن. یعنی نەتیجەکەی هەرەوەیە کە ئێمە هەرگیز هیوان ناخوازین بگاتەوە ئاستەکە ڕۆژە بەڕاستی خەڵک تەقێتەوە دەستی بچێتە خوێنی ئەمانە چکە هیچ شتێک واناکە ئەمانە دواز لەو دەسەڵاتە واوز لەو جۆرە حکومڕانیە بێنن کە ڕاستی خەڵکی کوردستانی بە تەواوەتی ماندوو کردووە. کاک زانا باسی دامەزراندنت کرد یعنی تۆڵی دامەزراندن هەمووی وەساوە گەنجەکان ئێمە
لە بێئیشی و دامەزاندنا بۆیە ڕێگای تاراوگە گرنە بەر و ئەڕۆن بەڵام ئەوەی کە ئێمە بە دوواداچوونەکەن دەیبینین بەڵام لە ناو سێکتەری سەربازیە بە بەردەوامی دامەزراندن هەیە ئەی بۆچی لە سێکتەرە مەدەنیەکەیان نییە یعنی ئەم بیرکردنەوە چییە لە هەردوو حیزبی دەسەڵاتدار کە لە کاتێکا تۆ بە سەدان بۆ نمونە فەرمانبەریشی خانشینە بێ کاکسامان ئەمان جگە لە کەرتی حکومی لە کەرتی تایبەتی ژیانی هەلی کاریان نەڕەخساند ئێستا تۆ دیقەتی ناوچەی وەکو ناوچەی ڕاپەڕین دەڤەری پشدەر و بیتوێن وانە بزانە کە بەڕاستی زۆرترین کۆچبەری گەنجیانە ماوە ناوچەیە یەک کارگەی تایە وەمانە شتێکیان کردووە زەوی ناوچەکەیان بە ناوی کارگەوە داگیر کردووە مەراسیمیان بۆ کردووە کە گوایە کارگەی گەورە لەم ناوچەیەکرێتەوە پچانی دنیایاندا وە زەوی کارگەکان لەوێن فرۆشراون قەتعا کراون یعنی ئەمانە هەل لە ناوم حکومڕانیە یعنی فێڵیان لە خۆشیان کردو فێڵیان لە خەڵکی ناوچەکەش کردووە یعنی من پێڵێم لە ناوچەی ڕاپەڕین بانگەشەیەوە کراوە کە سێ چوار کارگەی گەورە دروستەکرێت زەویەکانی شاموەرگرتووە دوایی زەویەکانیان پارچە پارچە کردو فرۆشتویان نەکارکە دیارە نەیت لە ئەولێر هەمان مەسەلە لە زۆربەی ناوچەکان ئەمان بەناوی وەبەرهێنان بەناوی ئینزەوی کوشت و کاڵیان سڕیوەتەوە کە بەحساب کارگە دروستەکەن و کارگەکان وجودیان نییە زەویەکان داگیر کراون ئەگینە تۆ پلان هەبێ ئەو هەموو گەنجە هەیە لە کوردستان لەو ناوچانە کە ناوچەی کوشت و کاڵین ناوچەی کارن ینی لانی کەم پێ شش کارگایان دروست کردایە هەم بەرهەمی ناوخۆ زیاد یەکرد هەمم خەڵکانە ژاتن ئەمانە کاتێک کە دێن لەگەڵ نوێنەری وڵاتان دانیشن بە خەڵگەڵێن کوایە کوردستان کێشەی نییە و هیچ مەشاکیلێک نییە و ئەوانە باسیەوە ناکەن کە بەڕاستی خەڵک بەچێژی بەکار تۆ دایک و باوکەکەی موچەی نادەیتێ کە مۆزەف یا مامۆستایە فەرمانبەر یا مۆندیسی تۆیە مناڵەکانی شەلی کاری نییە ئێستا خۆگەر لە وڵاتە لە کەرتی تایبەت بە سەدان کۆمپانیای گەورە هەبووە لە هەولێر و سلەیمانی و لە قەزا و ناحیەکان گەنج بیتوانێت ئیشکاشی ئامادە بوو بێتە دەرەوە بەڕاستی خەڵکیشی بۆ چیە دایک و باوک و سۆز و نیشتیمان و خوشک و براکەی بەجێ بێڵێ چه ئینسانێک ینی هەر حیوان ئەم شتە ناکا بەڕاستی ئەگەر تینی بۆ نیە بەڵام ئەمان فشارێکی ئەوەندە گەورەیان لەسەر خەڵک دروست کردووە خەڵک هیچ شتێکی بیر نەماوە تەنها بیر لە بژێویە کاتەوانێ یعنی خەڵکیان بە جۆرێک برسی کردووە و لە ڕێگەی پلاتفۆرمەکانی خۆیان لە ڕێگەی کاناڵەکانی خۆیان ژیانێکی شاهانەش پیشانیم خەڵکادن وەڵڵا کاکسامان من یەک شتەیە کە سەرم لێی دەرناچێ ئەمانە بڕوان پێ بکە ئەمەندە بێ مۆڕاڵن شەرم لە خەڵکیش ناکەن یعنی لە هیچ شوێنێکی دنیا شتیوان یعنی تۆ وەرە سەیری عراقکە عراق ئەم هەموو گروپی حەشی شعبی هەیە پڕە لە دەست پڕە لە وەزیر خەڵکەیە زۆر سەروەت و سامانی زیاتری لە عراق دزیوە لەمانە بزانم مناڵ یەک کەسیانە بینی لەناو پلاتفۆرمەکانی سۆسیال میدیا دەرکەوێ و ئەسپی پێبێ و سیارەی پێبێ و بڕوا بە میوانداری و چل لەبەرکە کاکەسەی ئێرانکە کورە سەیری تورکیاکە سەیری سووریاکە سەیری هەموو ناوچەکە کە بزانم مناڵ یەک مەسوولە بینی پیجی تیکتۆکی هەبێ و ڕۆژ تا ئێوارە لە ناو سیارە و کووا و دەرکەوێ کاکە خۆ ئەوانە دوژمنمانن ئەمانە لەوە زیاتری ژەکەن یعنی هیچ شەرمێک لەو میلەتە ناکەن وەکو سوکایەتی ڕۆژتا ئەوارە خەڵکیان برسی کردووە مناڵی خەڵک لە لیبیایە چاوەڕێیەکان ئەژیە ئەمرێ ئەخنکەیە کوژن هەر لەوانەیە لە بشەڕی لە بینی ئەمێزە چەکدارانی کە لە لیبیایە ئەمانە بگرن بیان کوژن وەکو جۆرێک لە تیرۆریست و جاسوسوانە سەیریان کرد مناڵی خەڵک لەوێ ئەمان مناڵەکانی خۆیان نەسیحەت ناکەن ئامۆژگاریان ناکەن ئێنێمانە خۆیان بەخۆشیانڵێ نیشتمان پەروەر و جلی کوردی لەبەرەکەن و باسی کوردایەتیەکەن باشە تۆ ناتوانی ئامۆژگاری مناڵەکانی خۆتکەی ناتوانی مناڵەکانی خۆت پەروەردەکەی چۆن سەرکردەوە قایدێکی چۆن نتوانی وڵاتێک بەری بەڕێوە لە کاتێکا تۆ نتوانی مناڵەکانی خۆت پەروەردەکەی مناڵەکان قسۆتە سەر جادا بە ملیۆن دۆلاری دزراوی خەڵکیان پێەیە هەر ڕۆژە و بە ئۆتۆمبیل و بە سیارە و بە جۆرێک ماڵ و لەناو پلاتفۆرمەکانی سۆسیال میدیا پیشانی خەڵکیانەدەی ببێ و شەرم کە لە گەنجی وڵاتە کە خەڵک 250 دیناری پێ نییە ئەم جۆرە لە بێحورمەتیە لە ناو هیچ نەتەوەیەکی دنیا نیە لە سۆماڵ نییە کە هیچ پرنسیپێکی تیان نەماوە ئەمانەی هەرێمی کوردستان یعنی بە جۆرێکی ئەوەندە سوک سەیری ئێماکەن سەی ئەو میلەتاکەن و هەموو خەڵک بە کۆیلی خۆیان نەزانن بۆیە ڕاستی شەرم لە هیچ شتێک ناکەن هەرچیان بێوەیکەن ئەمە نەتیجە و دەرەنجامەکەی خراپە چکە زۆر باش وڵاتە بەڵێ من تا شوێنێک تەحمولی ئەم شتە منم پرسیارەمەکەم ئاخر پرسیار بۆ جەنابێت یعنی ئێستا لە ئیداری سلێمانی بڵێن زۆنی سەوز ئێمە خۆتە زانی سایتێکمانێ بە ناوی سایتی شەفافێت هەفتەی ڕابردوو 87 ملیار داهاتی سلێمانی بووە ئێستا هاتوون یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێن ئیداری سلێمانی مقاسەیان بۆ کۆمپانیاکان کردووە یعنی 7 ملیاری کاش بووە 8 ملیارەکەی دراوەوە بە
قەرزی کۆمپانیا لە کاتێکە لەوەتی موچەخۆر هەیە داواکە حکومەت یاریمی کوردستان ئەو پارەی کە بەناوی پاشەکەوت لی گلیاوەتەوە ئەو موچەی کە پێی نەدرا بیخاتە بری هیچ نەبێ پارەی ئاو کارەبا چوزانم زەریبە هەر شتێکەوەی کە حکومەت لە خەڵکی سێنێ نایکە بۆچی بۆ کۆمپانیاکان ئەکرێ لە کاتێک کاتۆمە ئەبێ بۆ داهات بێ بۆ داهاتی شارەکە بێ ینی زەریبە و پارەی کۆمپانیاکان بەڵام ئەوان بەم جۆرە مامەڵاکەن کاک سامانەوە هەر نوکتەیە سایتی شەفافێت و ئەو شتانە ڕاستی ئەو جۆرێکە لە شتی میدیایی خۆیان دروستیان کردو و ئیتر بە خواستی خۆیان ڕقم داخڵەکەن و هیچ جۆرە ڕاستی و حقیقەتێک لەو ڕقەمانە نییەوە بەشێکی زۆری ئەو کۆمپانیانش کە پێیان وایە لە هەرێمی کوردستان یا لە سلەیمانی شەکەن هەمووی کۆمپانیای خۆیانن ینی خۆ تۆ خەڵک بۆیە هەر جۆرە هاوکاری و شتێکی قانونی هەبێ بۆ کۆمپانیەکانی خۆیان یەکەن ینی ئەمە هیچ جۆرە ڕاستیکی تیان نییە ینی خەڵک ئەگەر لەوێ حیزب خۆی بەشێک نەبێت لەو پرۆسە خەڵک دەتوانێت بەڕاستی بە هەزاران شۆقە دروستکە ئەتوانێت معمەل دروستکە ئەتوانێت سایلۆ دروستکە ئەتوانێت ئەمانە دروستکە بۆیە ئەمان هاتوون بەشێک لەو پارەیەکەی خەڵکە لە ڕێگەی هەندێک خەڵکەوە کە هێناویان بە ناوی بازرگان قوتیان کردوونەتەوە هەمی سامپاری پێپایەکەنەوە ینی خۆی گرفتە گەورەکەوێ ئەو پارەی کە لە خەڵکیان دزیوە جارێک تر هاتوون لەگە کۆمەڵێ دەست قسویانەوە بەرێنانەوە هەمی سامپارەیەکی تری پێپایەکەنەوە ینی ئەم یاریە یاریکی زۆر ناشرینەوە بەشێکی خەڵکی کوردستانیش ئەم جۆرە یاریانە ئەزانێ بەڵام ئەمان چووکە جۆرێک لە میدیایان بۆ خۆیان دروست کردو پێیان وایە خەڵک ئەم جۆرە یاریانە نازانێت بۆیە ڕاستی هیچ شتێک نییە بە ناوی شەفافیت نە باڵپەڕ نە هیچ شتێوە من پێم وایە ئێستا لە ناوی کەتی شار کەس نازانێت داهاتەکە چۆنە چییە هی گومرگەکانی شوکە ئێستا لە خواریشەوە خەڵکەیە خۆیان باند و گروپیان بۆ خۆیان دروست کردووە کە بەشێک لەو پارەیە بن بۆ خۆیان ینی ئێستا هەرچی ئەوەی کە بە تایبەتی وڵاتێک کە چەکداری زۆرە بێ هەرچی گروپێکی چەکداری بەدەستەوە بێ جۆرێک لە بازرگانی سەربەخۆ بۆ خۆی دروستەکە و حیزبەکە چاوپۆشی دەکات لە بەرەوەی لەم قۆناغە پێویستی پێیەتی بۆیە بەشێکی زۆری ئەم داهاتە ئاواو نەبێ ینی هەر ناوچەیەکی سا دیقەت بدە لە هەولێر لە سلەیمانی لە زۆربەی ناوچەکان ئەوانەی کە خاڵی گومرگی تایە یا نازانم حدودن هێزی چەکدار ئەوانەی کە لەوێ باڵا دەستن کەسایەتیەکان خۆیان بازرگانی بۆ خۆیانەکەن ینی جۆرێک وەکو ئەتوانم بڵێم وەک سۆماڵی لێ هاتووە هەر گروپە و جۆرێک لە کەسابەت بۆ خۆیەکەوە زانانی ئەوەی کە من مەبەستم پەیامەکە بوو مەبەستم ئەو سایتی شەفافێتە نەبوو ینی مەبەستم وتم بۆچی ینی یەن ئەم ئاسانکاریە بۆ کۆمپانیەکانەکەن لە کاتێکا کۆمپانیەکانە بێ زەریبە بە حکومەت من بۆی داهاتی ناوخۆ زیادکە ئەو یە لە برێڵێ مەیە ئەو لە برێ و پارەی کە لای منە وەکو قەرز زۆریە گرمەوە بەڵام ئامادە نییە ینی ئەمە بۆ فەرمانبەرەکەی کا کە ئێستا پێویستێتی بەڕاستی سامان وەکوتم بەشێک لەم کۆمپانیانەی خۆیانە دووەم ئەوەی کە پێشتر باسم کرد بەڕاستی ئەمان هیچ جۆرە هەست و سۆزێکیان نییە بۆ کۆبەڵانی خەڵکی کوردستان ینی تۆ ئەوە سێ مانگە موچە نهاتوە ئەڵێن کارەبای خەڵکە بڕین پاری کارەبان بەڵێ خەڵکە بێ پاری ئاو بدە خەڵکە بێ زەریبە بدە ینی چاوپۆشیان لە هیچ شتێک نەکردووە بە تۆ ژەڵێن وەرە شەڕی بەغدا بکە بەغا و چەوسێنێتەوە لە کاتێکە ئەم جۆرە چەسانە و فشاری کە حکومەت یاریمی کوردستان لەسەر خەڵک دروستی کردووە هیچ حکوومەتێک لە دنیا لەسەر هەوڵاتی خۆی دروستی ناکات لە تەنگەژەی ئاوایە تۆ سێمان خەڵک موچە وەرنەگرێ بەڵام فشاری لێ بکەی بڵێ بێ باج و خەراج و پارەی ئاو و کارەبا و هەمووانە لە کاتی خۆیان بدەیت و ئەگەر نەیدی کارەباکە دەبڕن یعنی ناڵێم ئەمان بەڕاستی ئەم دوو هێزە سیاسیە لەبەروی لە ڕابردوو خەڵکیان لەگەڵ بووە بەشێک بوون لە تاریخی کۆمەلگەکە ئێستا پێیان وایە هەر بەو نەفەساڕۆن بەڕاستی زۆر بەکەم سەیری هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن سەیری خەڵکەکەن و هیچ جۆرە حسابێکی لەسەر ناکەن پێیان وایە ئەو هێزە چەکدارانەی کە وەکو پشتێنەی ئەمنی بۆ خۆیان دروست کردووە سەلامەتیانەکە و کەس ناتوانێت ڕوبەڕوویان بێتەوە بەڵام من ڕاستی پێیان ئەڵێم ئەو شتە تا کۆتایی سەر ناگرێەوە خەڵک بە جۆرێکی ئەجگار خا بە ڕوبەڕوویانە بێتەوە چکە ئەمان هیچ هەست و سۆزێکیان بۆ خەڵک نییەوە لە قۆناغێکی شا خەڵک هەست و سۆزی بۆ ئەمانە نامێنێ زۆر سپاس گەلێ سپاس کاک زانا عەبدوڕەحمان چاوتان ماچەکەم زۆر سپاس بۆ زانا عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشی پەرلەمانی کوردستان کە لە وڵاتی بەرپانیەوە بە شوی کراسی خۆ لەگەڵم بوو سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینێری بەرنامەکەم بەخواتان ئەسپێرم خواتانە